داوای لێ ئەوە کە دانراوانی بخورێت داوای لێبوردن ناکەم نەمزانی. من ناوم شلە جەمیل مستەفایە، کچی جەمیل مەلا مستەفای کۆکۆیم. لە ساڵی 1967 لە هەڵەبجە لەدایک بووم. دانشی گەڕێکی مۆردانە، شاری هەڵەبجە گەڕێکی مۆردانە. فەرمانبەرم لە خوێندنگەی شەهید ئەنوەری موهەندیس. دوای ئەوەی کە باوکم کە ئەم ئیشەی ئەنجومەنی هەڵەبجە بوو، دوای وەفاتی باوکم تا ئەو دەقەی خزمەتی کرد و وەفاتی کرد، ئیتر ئیشەکەی بۆ مایەوە وەکو ئەنجومەن کە مایەوە فەراقی کەوتەوە ئیشەکەیەوە. تر لەگەڵ ئەوەیشا ماڵەوە گوتیان ئەبێ ئەمیشە بە فەراغی نەمێنێتەوە. زۆر کەس هاوکە داوای ئەوەیانە کرد کە ئێمە ئەو ئیشە بکەین. تر دوای کە ئیشەکە مایەوە منیش ماڵەوە گوتیان ئەبێت تۆ ئەو ئیشە بکەیت. لە حکمی براکانم ئیش و کاری تایبەتی خۆیانیانە، یەک دوانێکیانە بێ وانیش تەمەنیان نەگونجاو نەبوو بۆ ئەم ئیشە. بەڵام براکانم وتیان تۆ ئەتوانی ئەو ئیشە بگریتە دەست، ئێمە پشتگیری دەکەین، ئێمە لەگەڵتاین. بتر منش بە حکمی ئەوەی کە کچی جەمیلی مەلا مستەفا بووم، وتم باشە لە خزمەتی دانیشتوانی شاری هەڵەبجە بم، ئیشەکەی باوکم درێژە پێدەری ئەبم. باوکم لەوەتەی کە ئەو مۆرەی گرتە بوو بۆ ئەنجومەنی هەڵەبجە و هەموو ئەترافی شارە زۆر یەک دیناری لە کەس وەرناگرت. لەبەرەوەی کە من ئەو وەری نەگرتەوە، منش هەمەوێت درێژە پێدەری ڕێگەی باوکم خزمەت بە دانیشتوانی شاری هەڵەبجە بکەین، لە خزمەت بە خەڵکی هەڵەبجە بکەین. هەموو مادە هیچ نییە بۆ کەس، بەڵام سواز بۆ خوا کە من ئەوەم بەسە ئەچمە فەرمانگەیەک یا دائیرەیەک یا هەر جێگایەک کاڵم کچی فڵانە کەسم بەڕێزەوە سەیر مەکەن، با حرمەتەوە سەیر مەکەن. ینی ئەوە بەسە بۆ من هەموو دنیا ئەهێنێ، بەڵام پارە و مادە هەمووی ئەبرێتەوە، بەڵام ڕێز و حرمەت و خۆشەویستی لەناو کۆمەلگا کیفایەتە بۆ هەموو کەسێک، بەسە بۆ هەموو کەسێک. نابێ ئینسان بڕۆخێ، نابێ ئینسان بڕخێ بێت. ڕاستە خۆ هەموو کەسێ تووشی غەڵەتە بێ، هەموو کەسە ئاستەنیەتە پێ بەردەمی، بەڵام ئەبێت تۆ زیاتر وورە بەرز بیت، زیاتر هەوڵ بیت بۆی ئەو غەڵەتە ینی ئەو ئاستەنە هاتە بەردەست زیاتر چاکیکەی بۆ خۆت. هەفتا شەش چی گەڕێکەکەن گەڕێکی گوێدانشی